به باشتربونا نزدیکی 100 هنرمندین کرد هر 4 پرچه کردستان و جبو پشتگیریا روجاوای کردستان هنرمندان لآلمانیا لباجار لیورکوسن لسالون آرینا کنسرت که مزن چه کرن هر 4 پرچه کردستان خلق باشتار بون من لبشکی و کنسرت د سوسیال مدیا روداوی دا تماشا کرد خوش بو براستی تشکی خوش شکرن آلا شالیل و داره بو ویتیک آماده کرد راپورتک آماده کرد بهرالی بنیر هیچ کات هەندەی ئەمڕۆ هونەرمەندانی کورد یەکگرتوو نەبوون. کەستات هونەرمەندی هەر 4 پارچەی کوردستان لەسەر ستەیج یەک گۆرانی بە دەنگێکی بڵند بڵێنەوە. هەمویان گۆرانی هەر نەپێش هەر نەپێش دەور و دەمیامەیە دەیان گوتەوە. بانگا هنرمندی کرد بانگا وازیاک نتوکاری بانگی سیاسی هیز و حرکتی کردش بکن بیجن لبرجواندین گروپی و پارتیتی و حزبایتی بگرن ایوه حزب پارتی و سیاست اگر بو ملتی کرد بو تبایی کردستان بابا بلا تولرانس هفکاریک نافبرا و هبه دا ام هنرمندی لگور او خدمتا ویا جواکی شخصیت بگرن هونەرمەندی کورد لە هەر 4 پارچەی کوردستان لە شاری لیڤەرکوزن لە ئەڵمانیا کۆبوونەوە لە ژێر دروشمی ئەم ببین یەک. کۆنسێرتێکی مەزنیان ساز کرد کە داهاتی کۆنسێرتەکەش بۆ منداڵانی ناو کەمپەکانی ڕۆژئاوای کوردستان بوو. ڕاستیدا ملەتی ئێمە هونەرمەندان بەردەوام کاری خێرخوازیان کردووە ئەم شەویەکێ لەو شەوانەیە سەرڕایەوە بۆ ئاواکردنێکێتێکی نەتەوەیە یارمەتیەکەیش پارەی سالۆن و ئەو سیستم سەودێ و خەرجانەکە کراوە لێ دەرەچێ باخیەکەی هونەرمەندەکان هەموو بە خۆبەخشاتون ئەوەی کە بمێنێ ئەبێت بۆ مناڵانی ڕۆژاوای کوردستان بەتایبەت کە وەرزی دستانە بەرەو سەرما چێ بۆ هاوکاری ئەوانە ئەم لە هەر دەرکێ ئەم سبە هەرم باشووری کوردستانێ ئەم هەرم ڕۆژاوا ئەم هەر لە هەر دەرکێ ئەم دە خزمەتەوە دەنە دە ئەمرێوە دەنە ji بۆ یەکیتیانەتەوی وەک هونەرمەندێک کرد. گلێ هۆی نار هۆی نار هۆی نارێ گلێ هۆی نار هۆی نار هۆی نارێ گلێ هۆی نار هۆی نار هۆی نارێ گولێت من چاوێ بەردەک خارێ گلێ هۆی نار هۆی نار هۆی نارێ. بەشێک لە هونەرمەندانی کورد بەهۆی جیاوازی بیر و باوەڕی سیاسی لە یەکدی دوور کەوتبوونەوە. بۆیە هونەرمەندانی بەشدار بوو ئەم کۆنسێرتە وەک دەستپێشخەریەک بۆ حیزبە سیاسیەکانی کورد هەمویان لەژێر چەتری نەتەوەیی یەک دەگرن. دەخوازن حیزبە سیاسیەکانیش ئیدی یەک بگرن و بەر لە هەموو شتێک بیر لە بەرژەوەندی نەتەوەیی بکەنەوە. الفيري تشتي جواش آهنگ دیچه روحکا دیه هیجانکا دیه کویرو همه هنرمندت کرد نزیکی کن فيري پیام آن که گوتنامانیه که گازندوانیه که والفيري پیام جی اوه کو ام همی بشن دنگ خوب گهینه همو رخصنت کردستانه همو بشن کردستانه کو هکه قد چه نبید ام بجین ام شیکو دو حظ بکین خوشویستی برگ بکین. هونەرمەندان هیوای ئەوە دەخوازن کۆنسێرتی لەم جۆرە لە هەموو ئەوروپا و لە هەر 4 پارچەی کوردستان ساز بکەن چونکە پێیان وایە بارودۆخی ئێستا لە هەموو کات زیاتر پێویستی بە یەکڕێزی و برایەتی هەیە. Yeşil